عەزابی وەرگرتنی بەنزینی 690 دیناری عێراقیە. ئەوەندە زەحمەت بووە شۆفێر دەبێت بە شەو ئۆتۆمبیلەکەی لەسڕەدا بنێت تاکو بەیانیەکەی تەنها بەنزینی دەستکەوێت نەک زوو بەنزینی بەرکەوێت. شۆفێران لە بری ئۆتۆمبیلەکانیان بەردادەنێن، بەشێکیان تایە و بەشێکی دیکەشیان بە نووسین شوێنی نۆرەکانیان دیاری دەکەن. داواکارین چییە ئەو قەیرانەی دروست کرا بە قەستی کۆتایی پێبینن لەبەرەوەی خەڵک سیقەی نما بەڕاستیت پێ برێم. ئێستا بۆ نمونە ئەو خەڵکە ئەگەر ئەوها بڕواتن ئەوەندا خۆشەویستەی هەبووە لە بۆ نیشتیمانیش نامینی بەڕاستی سەردەمە کە شەڕی داعش بوو میلەت هەموو لەگە پێشمەرگەی بوو هەموو دەچوێت جەبهەکان. ئێستا ئەگەر ئەوها بیتن یعنی مەسەلەن حکوومەتی عێراق سبەی حکوومەتی عێراق بڕیارێک بدات مەسەلەن تەدەخولکە لە وەزای بەڕاستیت پێ برێم میلەت ئامادە نییە پشتگیری ئەوانە بکە. ئەگە بەو وەزعی بڕوە بەو ناعەدالەتیەی بڕوە ئەتو بە 690 تێ دەکەی حتما فەرقی زۆرە لەگەر 1150 دیناری. ئەوجا خاستەن ئەوەی ئیش پێ دەکا فەقیرە زەحمەتە هەر لەبۆی دەربکە. بەس ئێستا ئەمە شەنسی ئەوەم هەیە ماڵم نێزیکە ئێواران دێم ئەو ڕۆشتی بنزینم نەمینێ ئێواران دێم سیارێ بەجی دێرم لێرە سبەینێ پێش ئەوەی تەوزیع بکرێت دێمەوە ئەلێرە بۆ بەنزین وەگرتنەکە بەیانیەکەی سعات 7 دەکرێتەوە على ئەساس بەس هەندێک ڕۆژ لەوانەیە 7 دەقەیە چارێگە ئەوها دەڕوا. وای لێ هاتووە خەڵک بە هەموو کەم و کوڕیەکان ڕازیە تەنها داوایگرتنەبەری ڕێوشوێن بۆ ڕێکخستنیان دەکات. شۆفێران داوا دەکەن بەنزین بۆ تەکسی و بارهەڵگران و ئەوانەی بژێوی ژیانیان لەسەرەتی جیا بکرێتەوە و بکرێت بە کۆبۆن یاخود بەنزینخانەی تایبەتیان بۆ دابین بکرێت. لەبە قەرەباڕغێ لە سەعات 2 ڕای هاتیمالەیە سایم ڕاگرتووە لەبە بەیانی نەکوو سەرک دەڕاتە ئەو دیبرە ئێساش ئەوان لە نەوی بە بەروان ناکەوی بەنزین تێکم بەخوای بە 1000 دیناری 1000 بە کیلۆمە دەرنانی بەڕاستی خەرکەش هەمووی بەخۆی بەڕاستی بێزارە خەرکەکە زۆر هەیە لە ئیش بووە بەڕاستی زۆر هەیە خەرک توانی هەیە توانی بەدێشتوە هاتە سڕێ بەنزینی بەنزینەکە گرانە ئێستا من سایق تەکسیمە لەومە فولکەم 5000 فەرقە دەکە پارەی حەمەلەکی ڕۆژانە 10 ساعتش سعادی شکە 5000 دەکە فەرقەکە لە بۆ من زۆرە ئەم بەخۆم ئیشەکەم نییە ڕستقەکە نەمایە ئەوها دەبی بێ شان لێرە ببینێەوە یان بەردی دانەی ئەو دەسبینەکەی تووشی مشکلەی دەبی تووشی هەرا دەبی لەگەی چیتکە دەرەوە جێ منە سڕەکەی ناگری 20000 15000 فەرقی لە بۆ تو زەرەرە بەنزینەکە یعنی هەر لە بۆ تەکسیەکان با جودابی تەکسی سایق پاسەکان یعنی ڕاستی معقول نییە کابراایەک وەنەوشە چ پێبی مەرزیە چ پێبی با 3-4 دەفتەریە هیچ ئیشی نییە 2-3 سیارەی هەیە ئەو زەعەمەلێک شەریکەیە خزمەکە دێ سیارەکە دێنتە سڕی سیارەتکەی زۆرە لە خۆی پێ بگەڕێ دەی ئەوە ئیزدعامەکەی دروست دەکات لە بۆ فەقیر و سایق تەکسیەکان بەخۆشی دەڕواتن. دوای ئابووری بەناو سربەخۆوە زۆرترین قەیران تووشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاتووە تاکو ئێستاش هیچ یەک لە قەیرانەکان چارەسەر نەکراون. قەیرانی بەنزینیش لەم چوارچیوەیەدا کاتژمێردەی شەو تێپەڕی کردووە و بەشێکی زۆر لە ئۆتۆمبیلەکان لە سڕێی وەرگرتنی بەنزین ماونەتەوە بەڵام بێخاوەنن خاوەنەکانیان ئۆتۆمبیلەکانیان ڕاگرتووە و ڕۆیشتوونەتەوە بەشێکیان بەم جۆرە بردیان داناوە و ڕۆیشتون بۆ ئەوەی بەیانی بێنەوە شوێنەکەی خۆیان و بەنزینەکە وەربگرن وەکو هاوڵاتیان و شۆفێران خۆیان دەیڵێن وەرگرتنی بەنزین ماندووبوونێکی زۆری دەوێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پێیە هەولێر